ئاشتی شعبی هێرشەکەی شەوی ڕابردووی هەولێری لە ئەستۆ گرت. کۆمسیۆن ژمارەی کاندیدەکانی هەڵبژاردننی با تیر و پشک دیاری کرد و وادەی دەستپێکردنی بانگە 6 ئاشکرا کرا. لە دووری تەنیا 300 مەتر لە هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقەوە چەکدارانی داعش شوانێکی کوردیان ڕفاند. سڵاوتان لەبێتۆم کاتتان باش، گرنگترین هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئاسایبی ئەهلی حەق ڕایگەیاند هێرشەکەی شەوی ڕابردووی هەولێر میلیشیاکانی بەرگری عێراق ئەنجامیانداوە و وەڵامی هێرشەکانی ئەمریکایە بۆ سەر حەشدی شعبی. ئاسایبی ئەهلی حەق ڕایگەیاند ئەو هێرشەی کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وەڵامێک بوو لەلایەن هێزەکانی بەرهەڵستی عێراقەوە. سعد سعدی ئەندامی نووسینگەی سیاسی ئاسایبی ئەهلی حەق باسی لەوە کردووە ئەو هێرشەی شەوی ڕابردوو کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەچێتە چوارچەوەی وەڵامدانەوەی ئەمریکیەکان بۆ ئەو هێرشەی لە ماوەی ڕابردوودا کردیانە سەر حەشدی شعبی. هاوکات ئەمڕۆ بە 14 موشک هێرشکرایە سەر بنکەی سەربازی عین ئەسەد کە گەورەترین بنکەی سەربازی سوپای ئەمریکایە لە عێراق، بەڵام تاوەکو ئێستا هیچ کە سولایەنێک بەرپرسیارەتی هێرشەکەی نەخسووەتە ئەستۆی خۆی. ئەوەش لە کاتێکدا شەوی ڕابردوو بە فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆم ڕێژکراو هێرشکرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. 27 پارلەمانتار داوایان کرد پەرلەمانی کوردستان دەنگ بە کۆتایی هێنان بە لێبڕینی موچە بدات. لە یادا شتێکدا کە واژووی 27 پەرلەمانتاری پەرلەمانی کوردستانی لەسەر و ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە. ئەو پەرلەمانتارانە داوا دەکەن بڕگەیەک بۆ دانیشتنەکەی سبەینێ پێنجشەممە زیاد بکرێت. ئەوەش بە مەبەستی دەنگدانە لەسەر بڕیاری بە نایاسایی لێبڕینی موچە و کۆتایی هێنان بە لێبڕینی 120 موچەی فەرمانبەران. داواش کراوە حکوومەت پابند بکرێت بە گەڕاندنەوەی تەواوی داهاتەکان بۆ خەزێنەی گشتی و دابشکردنی موچە لە کاتی یاسایی خۆیدا. ئەم داواکاریەی پەرلەمانتارانی کوردستان لە کاتێکدایە حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا نەیتوانیوە کۆتایی بە لێبڕین و دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم بهێنێت. لە دووری تەنیا 300 مەتر لە هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقەوە چەکدارانی داعش شوانێکیان ڕفاند. غازی فەیسەڵ فەرماندەی پێشمەرگە لە سنووری قەزای مەخموور بە شارپرێسی ڕاگەیاند کاتژمێر 10 خولەکی شەوی ڕابردوو 4 چەکداری داعش چوونەتە سەر کارگەی گەچی مەخموور و شوانێکی کوردیان لەو شوێنە ڕفاندووە و بەرەوچیای قەرەچوو ڕۆیشتون. غازی فەیسەڵ ئاماژەی بۆ ئەوەش کرد ئەو شوێنەی کە شوانە کوردەکەی لێ ڕفێنراوە تەنیا 300 مەتر لە هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقەوە دوور بووە. فەرماندەگەی پێشمەرگە باسی لەوەش کرد پێشتر هێزەکانی هاوپەیمانان و سوپای عێراق و لیژنەی هاوبەش ئاگادار کراونەتەوە کە بنکە و مۆڵگەی داعش هەیە، بەڵام هیچ وەڵامێکمان نەدرایەوە و داعش بە ئاشکرا کردەوەکانی خۆی ئەنجام دەدات. ماوەیەکە جم و جۆڵ و پەلامارەکانی چەکدارانی داعش لە عێراق زیادی کردو هۆشداریش لەبارەی زیادبوونی جم و جۆڵەکانەوە دەدرێت. کۆمسیۆن ژمارەی کاندیدەکانی هەڵبژاردن با تیر و پشک دیاری کرد و وادەی دەستپێکردنی بانگە 6 ئاشکرا کرا. لە سەرجەم پارێزگاکان کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق ژمارەی هەڵبژاردننی بۆ کاندیدەکان بە شێوەی تیر و پشک دیاری کرد و لە دوای ڕاستاندنی ژمارە و ناوەکان لەلایەن لیژنەی باڵاوە کاندیدەکان دەتوانن بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکەن. ئەمڕۆ 7 تەمموز لە سەرجەم پارێزگاکان نووسینگەکانی کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق لە مەراسیمێکی تایبەت و بە ئامادەبوونی نوێنەری هێزە سیاسیەکان و خودی کاندیدەکان تیر و پشکی دیاریکردنی ژمارەی کاندیدەکانی ئەنجامدا کە بە شێوەیەکی بازنەیی ناوچەی دابش کراون. لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و کەرکووکی شاوشێوەی پارێزگاکانی تری عێراق ژمارەی کاندیدەکان دیاری کراو. بەرپرسی ئۆفیسی سلێمانی کۆمسیۆنیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد دوای ڕاستاندنی ناو ژمارەکانیان لەلایەن دەستەی باڵای کۆمسیۆنەوە کاندیدەکان دەتوانن بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکەن و هیچ ڕێگریەک نییە لە بەردەمیاندا بۆ بانگەشەکردن. بڕیارە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە 10 ئۆکتۆبەری ئەم ساڵدا بەڕێوە بچێت و تیایدا بەپێی یاسای نوێی هەڵبژاردن دەنگدان بۆ کاندیدەکان بە شێوەی بازنەی ناوچەی و کاندیدی تاکە کەسی دەبێت. پێچەوانەی هەڵبژاردنەکانی پێشوو کە بە یەک بازنە و بە لیستی حیزبی هەڵبژاردن بەڕێوە دەچوو. هەوڵەکان پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.